کۆنگرەی چوارەمی کۆمەڵ لە هەڵومەرجێکی هەستیاری سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی هەرێمی کوردستان و لەژێر کاریگەری دژواری پەتای کۆڕۆنا بەڕێوە چوو. سەرەڕایی ئاستەنگ و لەمپەڕەکان توانی گۆڕانکاری بەرچاو لە فۆرم و نێوەڕۆکدا ئەنجام بدات کە لە داهاتوودا کاریگەریەکانی بۆ نێوخۆی حیزبەکە و دەرەوەی حیزبەکە دەبێت. پەتای کۆڕۆنا وەکو گرفتێکی جیانی کە ژیانی کۆمەڵگەی مرۆڤایەتی گۆڕی، ساڵێک زیاتر وادەی کۆنگرەی چوارەمی کۆمەڵی دواخست، هەرچەندە پروپاگەندەیەکی ئاماژدار هەبوو لەسەر ئەو دواکەوتنە کە گوایە حیزبەکە لە گۆڕانکاری دەترسێت و بە ئەنقەست کۆنگرەکەی دوا دەخات. بەڵام دوجار بە سنی کۆنگرە و گۆڕانکاری گەورە تایدا باشترین وەڵام بوون بۆ ئەو تۆمەتانە. لە ڕاستیشدا قەیرانی سیاسی و ئابووری هەرێم لەگەڵ بەغدا و شکستی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی دەسەڵات لە کوردستان بۆ کۆنگرەی چوارەم ماستەنگێکی دیکە بوو کە چۆن کار بکرێت بۆ تێپەڕاندنی قۆناغەکە، بە تایبەتی قەناعەت پێکردنی دەسەڵات لەوەدا کە ڕێگەیەکی هەڵەیان لە قۆڕەکردنی هەمەلایەنەی ژیانی گەل و سامانی کوردستان گرتووەتە بەر، کە پێویستە دامەزراوەکانی وڵات بکرێنە دامەزراوەی نیشتیمانی و بە یەک مەودا لە گشت چین و توێژەکانەوە نزیک بن. گۆڕینی ناوی حیزب بۆ کۆمەڵی دادگەری کوردستان خاڵێکی تری گرنگ بوو بۆ ئەندامانی کۆنگرە، چونکە مشتومڕێکی زۆری لێکەوتەوە چ لە ناوخۆی حیزب و چ لە دەرەوەی حیزبەکە، چونکە خاڵێکی وەرچەرخانە بۆ ئەوەی لە داهاتوودا ئەو هەنگاوە چەتری کۆمەڵ و سێبەری فراوانتر بکات بۆ ئەوەی چین و توێژەکانی تری کۆمەڵی کوردەواری لە خۆ بگرێت و لەسەر بنەمای دادگەری ڕاستەقینە کۆیان بکاتەوە تا هەموو مافە خوراوەکان بگەڕێنەوە بۆ خاوەنەکانیان، کاوە هیوایەکی ئەندامانی کۆنگرێ و بەتەنها بەوان نایەتە دی، بەڵکو هەوڵ و هیممەتی هەموو چین و توێژەکانی کۆمەڵگەی دەوێت بە جیاوازی بیرکردنەوەکانیانەوە. ئەندامانی کۆنگرە جەختیان لەوە کردەوە کە هەرێمی کوردستان بەهۆی شکستی هەژمونی حیزب بەسەر حکومەتدا گەیشۆتە بنبەستێکی ترسناک، تەنها ڕێگە چارەشی ئەوەیە دام و دەستگاکانی حکومەت بە نیشتیمانی و دامەزراوەیی بکرێن بۆ مانای حیزب بە پێی یاسای حکومەت کار بکات، نەک بە پێچەوانەوە کە نزیکەی 30 ساڵە ژیانی گەلی کوردستانی بەرەو هەڵدێر و ماڵوێرانی و نادادی و قۆڕەکاری بردووە کە سیاسەتمەداران و شرۆڤەکارانی ئاگادار و نزیک لە ناوەندەکانی بڕیاری ناوچەی و جیانی جەخل لەوە دەکەنەوە کە هەرێمی کوردستان بەم شێوەی ئێستای لە مەترسی لە ناو چوون نزیک دەبێتەوە. بۆیە بە هیچ شێوەیەک ناکرێ چاوپۆشی لە شکستەکان بکرێت، چونکە کەشتیەکە هەمووانی تێدای و نەقمبوونی بە زیانی ئەوانەش کۆتایی دێت کە بەشێک نین لەو ستەمکاری و نادادگەریە. کۆنگرە لە کاتێکدا بەڕێوە چوو کە مەسەلەی ئازادیەکان بە ئاشکرا هەرێمی کوردستانی لە نێو ڕێکخراوە جیهانیەکانی مافی مرۆڤ و وڵاتانی هاوپەیمان بردوۆتە ژێر پرسیارەوە، گەرچی بەرپرسانی حکومەتەوە ڕەت دەکەنەوە کە ئازادیە ڕۆژنامەوانی و سیاسیەکانیان پێشێل کردبێت، بەڵام چەندین ساڵە قەبارەی ئەو پێشێلکاریانەی هەرێم لە ڕاپۆرتی ئەو ڕێکخراوە جیهانیانەدا فراوانتر دەبێت. بۆیە کۆنگرە بێزاری خۆی لەو هەڵوێستەی هەرێم دەربڕی و جەختی لەوە کردەوە کە چیتر نابێ ڕێگە بدرێت حیزب گوشار بخاتە سەر سیستمی دادوەری و بیکاتە جونگەی گوشار بۆ سەرەوانەی بە نەیاری خۆیانیان دەزانن.